لە هەولێر بۆ مانجی ڕابردوو نرخی یەکگەم پێرکارەبای مۆلیدا 10,000 بۆ 13,750 دینارە بەراورد بە شارەکانی دیکەی هەرێم نرخەکە زۆر زۆرە ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتوتەوە. ئەمپێری مۆلیدا 11.5 لە شاران لە سولێمانی دەرێن 4,000 و هەتا 5,000 بەس لە ناو ڕەمەزانێ بووینەمە لە هەولێرین 11.5 هاتی تۆ گەلە زۆرە. بەو بارەی 36,000 هاتەوە 3 ئەمپێر 36,000 هاتەوە طبعا زۆرە بەو بارەی یعنی کاربای ڕێسیش باش بووە زۆر باش بەس نازەم لەوەندا هاتەوە. سەرۆکی ئەنجومەنی مۆلیدا ئەهلیەکان لە هەولێر دەڵێت لە سنووری هەولێر کارەبای نیشتیمانی کەمتر بووە و سەعاتەکانی پێدانی کارەبای مۆلیدە زیاتر بووە بۆیە نرخی ئەمپێری کارەبای مۆلیدە زۆرە. ئەو مانگەی بە تێکرای ئیشکردن 238 کاتژمێر مۆلیەکانی ئیشیان کردی ینی لە گەڕک لەو گەڕک جیاواز بووە دەوروبەریش هەروە بڕی بابرێن 1 ئەمپێر لە 10,000 هەتا 12,750 دینار بۆوانەی کە بەو شتەیە کە کاریان کرد ئەمە دامان نابوو بەڵام ئەو گەڕەکانەیە کە لەسەر داواکاری خۆیان داوای کاربای 24 کاتژمێریان کردو ئەوانە 13,750 دینار ڕاوەستایە لەسەر ڕوونکردنەوەش لە جیهەتی بەرپرسەکەی. سەرۆکی لیژنەی پیشەسازی و بوزە لە ئەنجومەنی پارێزگای هەولێرش دەڵێت بە نووسرا و داوای ڕوونکردنەوە لا بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای هەولێر دەکەن. دابشکردنی کارەبا بەڕێوەبەرایەتی دابشکردنی کارەبا ڕوونکردنەوەی تەوامان بدەنێ ئایا چەند سعات لە شاری هەولێر نەک بە تێکرای گشتی هەموو شارەکان شاری هەولێر بە تێکرا چەند سعات کارەبایدایە و مۆلیدە چەند کارەبایدایە و لەگەڵ لێژنەی محافەزەش کۆبوونەوە دەکەن لەسەر ئەو بابەتە ڕوونکردنەوەی پێویست دەدەین وکات. پێمان وایە زۆرە قەت لە تاریخی مۆلیدەکە لە هەولێر هەبووە بەو وەختە ئەو پارە زۆرە نەهاتەوە. وەزارەتی کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە مانجی ڕابردوو بە تێگڕا 18 بۆ 19 سعات کارەبا نیشتمانیان داوە بە هاوڵاتیان. با گوێرەی ئەم داتایەش بێت دەبێت نرخی یەکگەم پێرکارەبای مۆلیدە زۆر نەبێت کەچی لە هەولێر نرخی یەکگەم پێرکارەبای مۆلیدە بەراورد بەو داتای وەزارەتی کارەبا زۆر زیاترە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.